ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و بیسەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی یەکشەمە. سەرەتاش سەردێڕی چەند هەواڵێکتان پێشکەش دەکەم. کۆبوونەوەی کرێکارانی بێکارکراوی وزەخانەی داڵاهۆ لە کرماشان، گرانی کرێخان و ئاوارەبوونی دوو هاوژینی بە سەڵاچوو لە شەقامەکانی ئیلام، دۆخی خراپی کرێکارانی بیناسازی لە کوردستان، خۆپیشاندانی ژنانی باکووری کوردستان دژ بە دەوڵەتی نوێی سووریا، کۆبوونەوەی بنەماڵەی بێستەر و شوێنکراوان لە چەند شاری باکووری کوردستان، ناڕەزایەتی ماڵدزراوانی کۆمپانیەکانی هاوردەکردنی ئۆتۆمبیل لە تاران، خۆپیشاندانی ئێرانیانی ئازادی خواز دژ بە کۆماری ئیسلامی لە ئاڵمانی. کۆبوونەوەی کرێکارانی بێکارکراوی وزەخانەی داڵاهۆ لە کرماشان. ڕۆژی شەممە 28 پوشپار کرێکارانی بێکارکراوی وزەخانەی داڵاهۆ لە پارێزگای کرماشان بە داخستنی جادەی سەرەکیە و ناوەندە خوازیاری گەڕانەوە بۆ سەر کارەکانیان بوو. کرێکارانی بێکارکراوی وزەخانەی فەرابی داڵاهۆ هەر لە سەرەتای دروستکردنی ئەو ناوەندەوە کاریان تێدا کردووە و بەڕێوەبەرانی وزەخانە بایەخیان بە بڕیارە پەسەندکراوەکانی سیستادی ئاسانکاری نەداوە و کرێکارانیان نەگەڕاندوێتەوە سەر کارەکانیان. بە وتەی ناڕازیان ئەو کرێکارانەی بە شێوەی کاتی دامەزرابوون هەموو پۆستەکانیان داگیر کردووە، لە حاڵێکدا ئەو شوێنانەی تێیدا کار دەکەن بۆ کرێکارانی پسپۆڕی بوومی دیاری کرابوو. گرانی کرێخان و ئاوارەبوونی دوو هاوژینی بە سەڵاچوو لە شەقامەکانی ئیلام بە پێو دیمەنانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراونەتەوە. ژن و پیاوێکی تەمەن 6 ساڵی خەڵکی ئیلام بەهۆی نەبوونی و هەژاری لە یەکێک لە شەقامەکانی ئەو شارە خێوەتیان هەڵداوە و لە دۆخێکی سەختدا دەژین. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو دوو هاوژینە بە سەڵاچووە توانای پێدانی سەرقوفڵی و کری خانوویان نەبووە و بە ناچار لە شەقامێکی دەوروبەری مەیدانی کارگەری ئیلام خێوەتیان هەڵداوە. ئەو شوێنەی تێدا دەژین هیچ جۆرە خزمەتگوزارێکی وەک ئاو و کارەبا نییە و بە لەبەر چاوگرتنی کەش و هەوای گەرمی هاوین باری تەندروستیشیان نالەبارە و پێویستیان بە یارمەتی مرۆیی هەیە. دۆخی خراپی کرێکارانی بیناسازی لە کوردستان. بە وتەی چالاکانی کرێکاری کوردستان بازاڕی مەسکەن لەو پارێزگایە بە دوای شەڕی ئێران و ئیسرائیل بە تەواوی وەستاوە و کرێکارانی ئەو بەشە تووشی کێشەی مایشەتی بوون. بە وتەی سەرۆکی ئەنجومەنی سنفی کرێکارانی بیناسازی کوردستان بە دوای شەڕی ئێران و ئیسرائیل بازاڕی دروستکردن، کڕین و فرۆشتنی خانوو بە تەواوی وەستاوە و کرێکارانی شاغڵ لەو بەشە بێکار بوون. بەشێکی زۆر لە کرێکارانی بیناسازی لە مافی بیمەش بێبەشن و تەنانەت ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن. نەبوونی ئەمنیەتی پیشەی، حەقدەستی کەم و نائەمنبوونی شوێنی کار ژیانی بۆ ئەو چینە سەخت کردووە و بەشێکیان ڕوو لە بازاڕی کاری هەرێمی کوردستان دەکەن. شایانی باسە کە ڕۆژی ڕابردووش ڕۆژنامەکانی دەوڵەت ڕایەنگەن کە ڕێژەی هەڵکشانی نەخدینەی لە ساڵی 1430 هەتاوی گەیشتۆتە 10,165 ملیار تمەن و قەرزی دەوڵەت بە بانکی ناوەندی بە ڕێژەی 51% زیادی کردووە. خۆپیشاندانی ژنانی باکووری کوردستان دژ بە دەوڵەتی نوێی سووریا. ڕۆژی شەممە 28 پوشپەر ژنانی چەند شاری باکووری کوردستان دژ بە کۆمەڵکوژی دروزەکان لەلایەن دەوڵەتی نوێی سووریا و گروپە جیهادیەکانی سەر بەو دەوڵەتە خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان ژنانی تێکۆشەری باکووری کوردستان لە شارەکانی وان، ڕۆحا، هەتای ڕژاونەتە سەر شەقام و دژ بە دەوڵەتی جەولانی و گروپە ئیسلامگەرەکانی سەر بە دەوڵەتی سووریا خۆپیشاندانیان کردووە. بەشداربووان وێ ڕایامەژەدان بە ڕفاندنی 12,000 ژن و کچی عەلەوی لەلایەن ئەو گروپانە. خوازیاری لێکۆڵینەوە لە دەور و نەخشی تورکیا لەو جەنایەتانە بوون. ژنانی چالاکوان ڕایانگەیان ئێمە هاوڕێ لەگەڵ هەموو ژنانی غەزا، ڕۆژئاوا، ئێران، سووریا، سریانیەکان، عەلەویەکان، ئەرمەنیەکان، ئاشووریەکان و هەموو کوردان دژ بە شەڕی ناوچەی و دەستدرێژی ژینۆساید خەبات دەکەین و پشتیوانی یەکترین. کۆبوونەوەی بنەماڵەی بێسەر و شوێنکراوان لە چەند شاری باکووری کوردستان
بنەماڵەی بەندکراوانی سیاسی بێسەر و شوێنکراوی باکووری کوردستان ڕۆژی شەممە 28 پوشپەڕ دژ بە سیاسەتەکانی دەوڵەتی فاشستی تورکیا کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان بنەماڵەی بێسەر و شوێنکراوان لە شارەکانی ئێڵ، جولەمێرگ و ئیزمیر لە بەردەم ناوەندە قەزایەکانی تورکیا کۆبوونەتەوە و خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی ئازیزانیان و محاکمەی چاوانباران بوون. ناڕزایەتی ماڵدزراوانی کۆمپانیاکانی هاوردەکردنی ئۆتۆمبیل لە تاران ڕۆژی شەممە 28 پوشپەڕ ماڵدزراوانی کۆمپانیاکانی هاوردەکردنی ئۆتۆمبیل لە تاران دژ بە ڕادەستنەکردنی ئۆتۆمبیلەکان و قەرەبوونەکردنەوەی زیانەکانیان کۆبوونەوە. بەپێی زانیاریەکان بەشێکی زۆر لە ماڵدزراوان خەڵکی پارێزگای سیستان و بەلوچستان کە بە بیانووی پێدانی ئۆتۆمبیلی هەرزانی چینی پارەیەکی زۆریان لێوەرگرتوون و ئێستا زەرمەند بوون. بە وتەی ناڕازیان بەڕێوەبەرانی ئەو شرکەتانە دوو لە سەرسەی نرخی ئۆتۆمبیلەکانیان وەرگرتووە، بەڵام هەزاران یان هەزار ملیارد تمەنیان تاڵان کردووە و ئێستاکەش وەڵام دەرەوەی زیان دیتوان نین. کوژران و برینداربوونی حەوت شارومەند و سوختبەری بەلووج لەلایەن هێزەکانی ڕژیم ڕۆژی شەممە 28 پوشپەڕ 5 شارومەند و سوختبەری بەلووج لەلایەن هێزەکانی حکوومەتەوە کوژراون و سوختبەر بە سەختی بریندار بوون. بەپێی راپۆرتی حاڵوەش بە تەقەی ڕاستەوخۆ هێزەکانی فەراجە لە ڕاسک سوختبەرێک بە ناوی شەهرام وەتەنخا تەمەن 26 ساڵ گیانی لەدەستدا و سوختبەرێکی دیکەش بە ناوی بیلال بەهرام زەهی بریندار بووە. لە شارستانی خاش هێزەکانی ئیداری اطلاعات تەقیان لە ئۆتۆمبیلی سوختبەران کردووە و لە کامیە و هێرشەدا سوختبەرێک بە ناوی ئەحسان بەراهووی زریکاری تەمەن 20 ساڵ گیانی بەخت کردووە و سوختبەرێکی دیکەش بە ناوی حامید خارکوهی بە سەختی بریندار بووە. هاوکات لە شارستانی سەرباز هێزەکانی ڕژیم بە دوای ئۆتۆمبیلی سوختبەراندا کەوتون و بەهۆی ڕووداوێکی هات و چۆ سێ سوختبەر بە ناوەکانی یاسر دەهمەردە، خالید کوهساری و عەبدولحەمید عومەر زەهی گیانیان بەخت کردووە. هەوڵی ڕژیم بۆ دوورخستنەوەی سەعید ماسووری بۆ زیندانی زایدان ڕۆژی شەممە 28 پوشپەڕ بەرپرسانی زیندانی قزل حەسار بە بەندکراوانی سیاسیان ڕاگەاندووە کە سەعید ماسووری بۆ زیندانی زاهدان دەگوازنەوە. سەعید ماسووری ماوەی 25 ساڵە لە زیندانەکانی کۆماری ئیسلامیە شکنجە و ئازار دەدرێت. ناوبراو لە بەڕێوەبەرانی کارزاری سێشەمانەی نابۆ ئێعدامە و دەستگای قەزای ڕژیم دەیەوێت لە ڕێگەی دوورخستنەوەی ئەو بەندکراوە سیاسیە بۆ زیندانی زاهیدان ڕێگە لە پەرەسەندنی ئەو کەمپینە بگرێت. چالەکانی مافی مرۆڤ ڕایانگەاندووە کە هیچ ئاماژەیەک بە دوورخستنەوەی سەعید ماسووری لە دادنامە و دۆسیەکەی ئەو بەندکراوە سیاسیە نەکراوە و هەوڵەکانی ڕژیم لە درێژەی سیاسەتی سەرکوتگەرانی حکوومەتدا ئەنجام دەدرێت. لە سێدارەدانی 5 بەندکراو لە گورگان، زنجان و قەزوێن بەیانی شەممە 28 پوشپەڕ حکمی ئێعدامی 5 بەندکراو بە تۆمەتەکانی دەستدرێژی سێکسی و بازرگانی بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی گورگان، زنجان و قەزوێن جێبەجێ کرا. بەپێی راپۆرتەکان سێ بەندکراوی خەڵکی ئاقڵا بە تۆمەتی ڕفاندن و دەستدرێژی سێکسی لە زیندانی ئەمیرابادی گورگان ئێعدام کراون کە ناسناوی دوو کەسیان بریتیە لە عەلی ڕەزا و محەممەد ئێشترا. هاوکات لە زیندانەکانی زنجان و قەزوێن سێ بەندکراو لەوانە شارومەندێکی ئەفغانستانی بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارە دراون کە ناسناویان بریتیە لە داود ئەمانی، مەولان عەبدولعەزیز خانی تەمەن 31 ساڵ و وەهاب حەیدەری تەمەن 29 ساڵ. بانکرانی عەبدوڵڵا مومێنی بۆ دادسەرای ئەمنیەتی تاران. عەبدوڵڵا مومێنی چالاکی سیاسی و بەندکراوی پێشوو چەند مانگ بە دوای ئازادبوونی لە زیندان بۆ جارێکی دیکە لەلایەن دادسەرای ئەمنیەتی تاران بانگهێش کرا. عەبدوڵڵا مومێنی لە وتووێژێکدا ڕایگەیاند ئەمە یەکەم بانکران بە دوای واژۆکردنی بەیانیەی پاڵپشتی لە ڕیفراندۆم و مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی ئێرانە کە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە ئەنجام درراوە. ناوبراو هەروەها وتی ژیانی ئێمەیان وەکو بەندینخانە کردووە بەڵام دەنگی حەقیقەت ناکوژێتەوە. ناوبراو وێڕای ڕەخنەگرتن لەو بارودۆخە ڕایگەیان
باسکردنی نیگەرانیەکان سەبارەت بە داهاتووی ئێران تاوان نییە و دەسەڵاتی دیکتاتۆری لە جیاتی گوێدان بە دەنگی ڕەخنەگران وڵات بەرەو داڕمان و ڕوخانە بات. خۆپیشاندانی ئێرانیانی ئازادی خواز دژ بە کۆماری ئیسلامی لە ئاڵمان. ڕۆژەی شەمە 28 پوشپەر کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواز لە شارەکانی فرانکفۆرت و هامبۆرگ دژ بە سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. ئەو کارزارە هەموو شەمەیەک لەلایەن ئەنجومەنی بزوتنەوەی ژن ژیان ئازادی بەڕێوە دەچێت و چالاکانی سیاسی تێیدا بەشداری دەکەن. بەشداربووان بە بەدەستەوەگرتنی پلاکارد دژ بە سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردوێتەوە و خوازیاری یەکگرتووی هەموو ئێرانیانی دەرەوەی وڵات بۆ پاڵپشتی لە بەندکراوانی سیاسی و هەڵوەشانەوەی سزای سێدارە بوون. ڕێپێوانی خەڵکی کەرانەی باختەری بۆ پشتیوانی لە غەزە. ڕۆژەی شەمە سەدان شارومەندی فەڵەستینی دانیشتووی کەرانەی باختەری دژ بە دەوڵەتی ئیسرائیل خۆپیشاندانیان کرد و خوازیاری گەیاندنی یارمەتی مرۆیی بە خەڵکی لێقەوماوی غەزە بوون. بە پێی راپۆرتی ئەناتۆلی سەدان شارومەندی فەڵەستینی لە جەنین، ڕامەڵا و نابلۆس دژ بە دەوڵەتی نەتانیاهۆ خۆپیشاندانیان کرد و خوازیاری کۆتایی هێنان بە ژینۆسایدی خەڵکی غەزە و گەیاندنی یارمەتی مرۆیی بەدەست ئاوارەکانی ئەو باریکەیە بوون. ناڕازیان ڕایانگەیاند دەوڵەتی ئیسرائیل برسیەتی وەکو ئامڕازێک بۆ تەسلیم بوونی خەڵکی غەزە بەکاردەبات و جیئان لە ئاست ئەو جەنایەتە بێدەنگ هەڵبژاردووە. شایانی باسیشە کە ڕێژەی قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل لە غەزە گەیشتووەتە 58,758 کەس. دوای نەواڵیشمان سەبارەتە بە هێرشی پۆلیسی بەریتانیا بۆ سەر لایەنگرانی فەڵەستین لە وڵاتە. ڕۆژەی شەمە 28 پوشپەر لایەنگرانی فەڵەستین و دژبەرانی شەڕ لە چەند شاری بەریتانیا خۆپیشاندانیان کرد، بەڵام پۆلیس هێرشی کردە سەریان و دەیان کەسی دەست بەسەر کرد. بە پێی راپۆرتەکانی BBC هەزاران کەس لە شارەکانی لەندەن، ئیدنبورگ، مانچستەر، بریستۆڵ و کۆرنوئال دژ بە دەوڵەتی ئیسرائیل و قەدەغەکردنی چالاکیەکانی گروپی هەوڵدان بۆ فەڵەستین خۆپیشاندانیان کردووە، بەڵام هێزەکانی پۆلیس هێرشیان کردووەتە سەر ناڕازیان و دەیان کەسیان دەست بەسەر کردووە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن، کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.